سڵاو بەڕێزان، نووسامە ئەحمەدم ئەمڕۆ خوێندنەوە و پێداچوونەوەیەک دەکەم بۆ فیلمی دۆکیومنتاری شاردنەوەی سەدام حوسێن. ئەم فیلمە بەم دوایانە ناوبانگێکی زۆری دەرکردووە، لە زۆر شوێن باسی لێەوە دەکرا و ئەوانش کە فیلمەکەیان بینی بوو زۆر پەسنی فیلمەکەیان دەکرد و زۆر باسییان دەکرد و مەتحیان لەبارەوە دەکرد لە کاتێکدا فیلمەکەش دۆکیومنتاریە، بۆیە مەراق بووم تا ئەوە لە کۆتاییدا توانین ببینم. دەرهێنەری فیلمەکە بریتیە لە هەڵکەوت مستەفا کە دەرهێنەرێکی کوردە و پێشتر لە ڕێی فیلمی کلاسیکۆ ناسراوە کە ئەویش فیلمێکی کوردیە. جا بە قسەی دەرهێنەرەکە خۆی بێت نزیکەی 10 بۆ 12 ساڵ خەریکی بەرهەمهێنانی ئەم فیلمە بووە کە بریتیە لە شاردنەوەی سەدام حوسێن. فیلمەکە باس لە کەسایەتێک دەکات بە ناوی عەلا نامیق. ئەو کەسایەتێکی ڕاستەقینەیە و لە ساڵی 2003 کاتێک ئەمریکا هێرشی کردە سەر عێراق تاکو و ڕژێمی سەدام حوسێن بڕووخێنن، ئەو کاتە سەدام حوسێن لە ماڵی ئەو خۆی شاردەوە. جا بۆ ماوەی 235 ڕۆژ لە ماڵی ئەو خۆی شاردەوە. ئەو کەسایەتێ باس لەو 235 ڕۆژە دەکات لەو کاتەوەی کە سەدام حوسێن هاتە ماڵەکەی تا ئەو کاتێک کە دەستگیرکە ئەو بوو لە کۆتاییشدا لە سێدارەدرا. جا فیلمەکە لەو کاتەدا دەخولێتەوە چۆن بڵێن سەدام و عەلا نامیق لەگەڵیشی کە وەکو جۆرێک لە هاوڕێوا بوون چۆن هەوڵیان داوە لە دەستی 150,000 سەربازی ئەمریکی هەڵبێن کە ئەو کاتە ئەمریکا بەو هەموو سەربازەوە هێرشی کرد تاکو وا بکات کە سەدام حوسێن بگرێت و عێراق بگرێتە دەست خۆی. جا بێگومان چەندان خاڵی بەهێزن کەوا دەکات ئەم فیلمە فیلمێکی سەرکەوتوو بێت. یەکێک لەو خاڵانەی کە باس لەوە کراوە دیارە دوای کەمتر لە مانگێک لە بڵاوبوونەوەی لە سینەماکان نزیکە 1 ملیۆن دۆلاری کەو کردوتەوە. ئەمەش داهاتێکی زۆر مەزنە بەتایبەت بۆ فیلمێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە داریکاوی لە عێراق بەرهەم بهێنرێت. نازانم وەکو ئیحسایی وەکو سەرژمەی لەبەردەستم نییە، بەڵام پێ دەچێت لە ناو فیلمە کوردیەکانیش لە تاکەکان بێت و شتێکی زۆر جیاواز و نوێ بێت. لە هەمان کاتدا لەو چەند ڕۆژەی ڕابردووش بڵاو بوویەوە کە تەنیا لە کوردستان لە 3 پارێزگای سلێمانی و هەولێر دۆ کە لەو سیانە پەخش دەکرێت، تەنیا لەو سیانە 20,000 کەس بینەری ئەم فیلمە بوون. لە کاتێکدا فیلمەکە دۆکیومنتاریە، ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە وەک باسم کرد سەرژمێری لەبەردەست نیە، بەڵام پێ دەچێت تەنانەت لە ناو فیلمە کوردیەکانیش لەوانەیە ئەمە ڕێژەیەک بێت کە لە سەروی هەموویانەوە بێت یاخودلانی کەم لە باشترین فیلمەکان و ئەو فیلمانە بێت کە زۆرترین فرۆشیان هەبوو لە سینەماکان زۆرترین بینەریان هەبووە. جا بێگومانەوە باسم کرد بۆ چەند خاڵێک دەگەرێتەوە سەرکەوتنی فیلمەکە. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە فیلمەکە لایەنگیری ناکات. طبعاً کاتێک سیر دەکەیت کە دەرهێنەرێکی کوردە و دەزانین کە کوردەکان بەدەستی سەدام حوسێن چەندە ئازاریان چەشتووە، وا بۆ دەچێت وای پێشبین دەکەیت کە لەوانەیە خراپەکانی سەدام پیشان بدات. بەڵام فیلمەکە لە چاوی کەسایەتێکی سونی لە هەمان کاتدا کەسایەتێک کە وەکو هاوڕێی سەدام بووە، کەسایەتێک کە خۆی باز دەکات لە ماوەی ئەو 235 ڕۆژێک کە سەدام لەلای بووە وەکو دیکتاتۆرێک نەیناسیوە بەڵکو وەکو هاوڕێیەک و برادرێک ناسیوێتی لە چاوی ئەوەوە پیشان دەدات. جا ئەمە وای پیشان نەدات کە بە پێچوانەوە سەدام بە باشە پیشان بدات، نەخێر. ئەگەر بە قوڵی بچینە ناو فیلمەکە و ئەگەر بیر لێ بکەینەوە بە پێچوانەوە خراپەکانی سەدامیش پیشان دەدات. تەنانەت لە یەکێک لە شوێنەکان خودی عەلا نامیق کە ئەو کەسێک کە دەجێڕێتەوە ئەوەیە کە سەدامی شاردوتەوە خۆی باستەوە دەکات کە دەڵێ ئێمە لە گوندێک بووین نەمان دەزانی کە سەدام چی کردووە، بۆ نمونە ئەوەی کە لە هەڵەبجەیدا و کیمیایی لە هەڵەبجەدا یان کوشتنی بە هەزاران و بە سەدان کەسی تر لە تەواوی عێراق و تەنانەت شەڕکردن لەگەڵ کوێت و ئەوانەش وەک بڵێن ئەوان زۆر ئاگاداری ئەو بابەتانە نەبوون. هەر بۆیەش دەتوانن بڵێن کە ئەو هاوڕێتی ئەوی کردووە یاخود ئەوەی کە لێ پیشاندات ئەو چۆن یارمەتی سەدامی داوە لەبەر بێ ئاگای ئەو بووە، ئەگەرنا سەدام لە دەرەوە دڕندەیەکی زۆری کردووە. لەلایەکی تریش بە هەمان شێوە لایەنگری ئەمریکیەکانیش ناکات. یعنی پیشان دەدات تەنانەت ئەمریکیەکان زۆر بەخراپ پیشان دەدات. ئەگەر سەیری بکەیت دەبینین کاتێک ئەمریکیەکان دێنە عێراق، تەنانەت ئەو کاتێک کە سەدامیش دەگرن چۆن عەلا نامیق دەگیرێت و دەبردرێت بۆ بەدیخانەی ئەبوو غرێب لەوێ سزایەکی زۆر دەدرێت. بە هەمان شێوە لایەنگری ئەمریکیەکانیش ناکات. یعنی بەگەشتی دەتوانم بڵێم تەنانەت نە کوردەکان نە عەرەبەکان نە ئەمریکیەکان هیچیان لایەنگری لەناو ئەو فیلمە لایەنگریان ناکرێت وەکو ئەوە نییە کە فیلمەکە لایەنگری ئەوان پیشان بدات، بەڵکو زیاتر بینینێکە لە چاوی ئەو کەسێک کە سەدامی شاردوتەوە، ئەو کەسێک کە سەدامی شاردوتەوە باسەوە دەکات کە ئەو ڕۆژانە چۆن بەڕێکران، سەدام ڕۆژەکانی چۆن بەڕێکرد بەبێ گوێدانە ئەوەی کە بڵێن ئایا سەدام دیکتاتۆر بووە یاخود دیکتاتۆر نەبووە یان چی کردو چی نەکردووە و ئەوانە تر چیان بەسەر هاتووە، ئەو شتان هیچ باس ناکرێن. واتە دەتوانم بڵێم بێلایەنگیرێکی زۆر لەناو فیلمەکەدا دەبینێت. جا بێگومان هەرچی فیلمی دۆکیومنتاری نییە کە پەیامێک بگەێنێت، چونکە فیلمی دۆکیومنتاری زۆربەی جار لە پۆیت ئۆف ڤیو یاخود بڵێن لە دیدی ئەو کەسەوە نووسراون کە باسی لێوە دەکات. لێرە دەبینی کە فیلمەکە لە دیدی ئەو کەسە نووسراوە کە میێوانداری سەدام حوسێنی کردووە کە بریتیە لە عەلا نامیق. بۆیە مەرج نییە پەیامێک بگەێنێ یاخود بڵێن پەیامی ئەوەی کە زۆربەی کوردەکان گلەی ئەویان دەکرد کە بۆچی پەیامی کوردایەتی ناگەین یاخود ئەوە ناگەینێت کە سەدام کەسایەتێکی چەندە خراپ بووە. لەم فیلمە ئامانجمە بەستەکە ئەوە نییە کە ئەم بابەتە بگەێنێت، چونکە باس کرد لە فیلمێکی دۆکیومنتاری
ناکرێت و مەبەستەکە و ئامانجەکە ئەوە نییە کە پەیامێک بگەێنێ بەڵکو دەیەوێت کە حەدەس و ڕووداوێک بگەێنێت کە لە واقعدا بوونی هەیە لە دیدی ئەو کەسێک کە ئەو ڕووداوە دەجێڕێتەوە. جارێر دەبین ئەو خۆی ڕووداوە دەجێڕێتەوە و خۆشی باسیەوە دەکات کە ئەو ڕووداوەکانی کورد و بڵێن ئەو شتانەی بەسەر کوردە هاتوون ئاگای لێ نەبووە. هەر بۆی ئەو سەدامی وەک کەسایەتێکی خراپ نەبینیوە لانی کەم ئەو کات کە باسی لێوە دەکات ئەو کاتی کە سەدام لەلای ئەو بووە لانی کەم ئەو کات کەسایەتێکی و کەسایەتێکی خراپ ناسیوە چون خۆتان دەزانن کە سەدام حوسێن لە کۆندا لە ڕێی بانگەشە و لە ڕێی سەرباز و شتەکانی و لە ڕێی ئەو شتانی کە بڵێن بەتایبەت لە ڕاگەیاندنش بڵاوی دەکردەوە وەکو جۆرێک لە خۆشەویستی لای خەڵک خۆی پیشان دەدا بەتایبەتیش کە ئەو کەسایەتە سونەیە و سونەکانیش لە بەردەستی سەدام حوسێن ئازاری زۆریان نەچەشتووە. هەر بۆیش دەتوان بڵێم لە مەبەستی ئەو کەسە تێدەگەین کە بۆچی باس لە کوردەکان ناکات و سەدام حوسێن وەکو هاوڕێیەک دەبینێ و لە هەمان کاتدا بۆچی دۆکیومنتاریەکەش باس لە کوردەکان ناکات بەڵکو لە دیدی ئەو کەسەوە باسیەوە دەکات چونکە دەکرێت بەیانی هەمان دەرهێنێت هەمان ئەو کەسە بێت و فیلمێک لەسەر کورد دەربهێنێت کە چ ئازارێکی دیوە لەدەست سەدام حوسێن هەر هەمان دەهێنێتەوەتە ئەم دۆکیومنتاریە لێکدانەوەی بیری ئەو دەهێنەرە نیە یاخود لێکدانەوەی ئەو ڕاستێنیە کە لەوانەیە سەدام حوسێن بە کەسایەتێکی باش پیشان بدەین نەخێرتەنیا دیدی ئەو کەسە باس لێوە دەکات کە سەدام حوسێنی بینیوە و ئەو کاتێک کە سەدام حوسێن خۆی شاردوتەوە ئەو کەسە یارمەتی داوە یاخود بڵێن لە ماڵی ئەو کەسە بووە ئەو کەسە لای بووە. خەڵشتر جێڕانەوە و پیشاندانی فیلمەکە کە پیشاندانێکی سینەماییە. فیلمەکە کە باس لێوە دەکەی فیلمێکی دۆکیومنتاریە شتێک سێرێکە ئەو هەموو بینەرەی هەبێت و ئەو هەموو بڵێن داهاتێک کۆ کرد بێتەوە شتێک سێر بۆ فیلمێکی دۆکیومنتاری چونکە ئەگەر ڕاستگۆ بین پێم وابێ فیلمی دۆکیومنتاری ئەو بینەرەی نییە بەتایبەتی لە ناوچەیەک وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان و ئەو شوێنانە. جاکە بیر لێ دەکەیتەوە چۆنە ئەوان توانیویان ئەو داهاتە باشکۆکەنەوە یاخود ئەو هەموو بینەرە پەیدا بکەن شێوازی جێڕانەوەکە زۆر گرینگە. یەکێک لەو بابەتانێک کە لە جێڕانەوەکە پیشاندرێ ئەوەیە کە وەکو دۆکیومنتاریەکان ڤۆیس ئۆڤەر و شتی نییە تەنیا خودی ئەوەی کە بڵێن جێڕانەوە بۆ ڕووداوەکان دەکات تەنیا قسەکانی ئەو دەبیسترێن تەنیا عەلانامێ شتەکانی خۆی دەجێڕێتەوە بۆیە تەنانەت لە کاتی جێڕانەوەکە هەست بە ئیمۆشن و هەست بە ئەو بڵێن هەستانە دەکەن کە ئەو بۆی دروست دەبێت لە کاتی بیرهاتنەوەی ئەو ڕووداوانێک کە نزیکەی 20 ساڵێک دەبێت ڕوویان داوە. ئەمەیان شتێک زۆر گرنگە کە تێکەڵ بە هەستەکانی ئەو کەسایەتە دەبین کە دەیجێڕێتەوە. لە هەمان کاتدا دروستکردنەوەی سینەمایی بۆ نمونە کە باس لە ڕووداوەکانی ڕابردوو دەکات زۆر شت پیشان دەدات کە بە شێوازی سینەمایی بڵێن دروست کراونەتەوە بۆ نمونە تەنانەت کارکتەری عەلانامی تەنانەت کارکتەری سەدام حوسێن هەمویان دروست کراونەتەوە ئەو ڕووداوانێک کە ئەو دەیگێڕێتەوە لە شێوەی سینەما لە شێوەی فیلم پیشان دەدرێت. ئەمە شوا دەکات چێژی بڵێن فیلمە دۆکیومنتاریەکە زیاد بکات وای دەکات کە ئەوەی کە کارکتەرەکە بۆمان دەجێڕێتەوە وەکو چیرۆکێک بینا بکرێت و بیبینی کە چی ڕوودەدات. بابەتێکی تر تەنانەت لە دەرهێنانی گشتی بۆ نمونە ڕنگ و شتەکان بۆ نمونە جوڵەی کامێراکان بۆ نمونە دروستکردنەوەی سینەکان بۆ نمونە سینەماتۆگرافی بڕاستی هەست دەکەی پرۆفشناڵێکی زۆری پێوە دیارە بڕاستی لێرە دەستخۆشی لە کاکەڵکەوت دەکەم کە دەتوانم بڵێم کەم فیلمی کوردی وامان بینیوە کە بەتایبەتی لە ڕووی سینەماییەوە ئاوا جوان بێت. تۆ هەم بچی فیلمێکی دۆکیومنتاری بینی هەم سینەماییەکەی لەگەڵ تێکەڵ بکەیت هەم بەم شێوازە جوانەش بیگەیەنی من پێم وایە بەڕاستی شایانی ئەو سەرکەوتنەیە کە ئێستا بەدەستی دەهێنێت. خاڵشتر مۆسیقا من زۆر جار دەڵێم بەتایبەتی لە جێڕانەوەی ئەو بابەتانێک کە پێویستە ئیمۆشن و هەست تێکەڵ بە ڕووداوەکان بکرێن مۆسیقا زۆر گرینگە. لەم فیلمەش بەڕاستی مۆسیقا توانیوێتی ڕۆڵێکی زۆر سەرەکی بجێڕێت کاتێک عەلانامیق باس لە ڕووداوەکان دەکات کاتێک ڕووداوەکە بۆ ئەو کاریگەرە مۆسیقاکە کاریگەرە کاتێک ڕووداوەکە بۆ ئەو حەماسی مۆسیقاکە حەماسیە کاتێک ڕووداوەکان بڵێن خاو دەڕۆن مۆسیقاکە خاوە یعنی تێکەڵکردنی مۆسیقاکە لەگەڵ ڕیتمی چیرۆکەکە بەڕاستی بە هەمان شێوە زیرەکانە و بڵێن نایاب بووە لەو فیلمە. جگە لەوە سکۆر و داڕشتنی مۆسیقاکە مۆسیقایەکی جوانە یعنی تەنانەت تێکەڵکردنی ئامێرەکان تەنانەت ئەو ئامێرانێک کە بەکار هاتوون تەنانەت بڵێن شێوازی داڕشتنی مۆسیقاکە وەک ئەو وایە کە بینەر بۆ لای خۆ ڕابکێشێت وەک ئەو وایە کە بینەر ناو فیلمەکە بهێڵێتەوە. ئەمەش ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە فیلمێک کە فیلمێکی دۆکیومنتاری بێت. جا بەگشتی خاڵی تریش هەن کە وای کردو ئەم فیلمە سەرکەوتوو بێت ئەوەی کە باس لە ڕووداوێکی کاریگەر دەکات باس ڕووداوێک دەکات کە بتوان بڵێم لای گشتمان شتێکی نهێنی بۆ تەنانەت زۆر شت لەوانەیە لە ئێعلام و لە ڕاگەیاندنەکان پێشتر بڵاوکرا بێتەوە لەوانەیە ڕازگۆ نەبوو بن لەوانەیە بەپێی ڕاگەیاندنەکە شتەکان بڵاوکرێنەوە بەتایبەتی ئەوەی کە بۆ نمونە ئەمریکا کە سەدامی گرت لەوانەیە پیاوەتێکی کرد بێت بەهی خۆی بەڵام لەم فیلمە هەندێک ڕاستیەکان بڵاو دەبنەوە ئایا سەدام چۆن گیرە ئایا سەدام چۆن بڵێن حکومەکەی دەکرد لەو کاتێک کە بڵێن لای ئەو کەسە بوو کە
بڵێن لە ژێر زەمینەکە دەژیا یان تەنانەت منداڵەکانی ئەو چۆن کوژدان هەموو باوەتان دەتوان بڵێن بە شێوازێکی ڕاستەقینە زۆر باشتر ڕوون دەکرێنەوە. تا بەگشتی فیلمەکە شانەی پێهەڵدانەشانی ئەوەیە کە لە سینەماکان بینێ بەڕاستی ئەو داهاتێکە کۆی کردوێتەوە ئەو بینەرێک کە بۆ لای خۆڕاشیشاوە پێم وابێ بە شایانی کۆی کردوونەتەوە فیلمێکە وەکو دەرهێنەرێکی کوشانزی پێوە دەکەین من پێم وانییە بە تایبەتی لەبەر ئەوەی کە بابەتەکە حساسە و لە هەمان کاتدا بابەتی لایەنگری ئەوانەی تێدانە من پێم وانییە بۆ ئۆسکارۆشت بپاڵێورێت چکە ئەوەی کە من ئاگادارم پێم وایە تا ئێستا لە بەغدا ئەوانە فیلمەکە بڵاو نەکراتەوە جا لەوانەیە ئەمە هۆکارێک بێ لەوانەیە شیعەکان وا حەز بکەن کە زیاتر لایەنگری سونەکانی تێدایە هەرچەندە بۆ باس فیلمەکە ئەوەی تێدانە بەڵام لەوانەیە لەبەر ئەم هۆکارە بێ جارانەیە هەر ئەم هۆکارە بێوا بکە کە عێراق فیلمەکە بڵێن نەپاڵێ بۆ ئۆسکار و وای نەکە کە ئەوانەی لە ئۆسکارن فیلمەکە بپاڵێون ئەگەر لەبەر ئەوە نەبێ من پێم وایە فیلمێکە لانی کەم دەبێت لە دەپاڵاوتنەکان بێت ئەوانەی کە دەیەکانن دەچن بۆ فاینال پێم وابێ فیلمەکە بەڕاستی شایان بەوەیە چکە ڕووداوێکی زۆر کاریگر بە شێوازێکی زۆر جوان دەژێڕێتەوە لە شێوازێکی سینەمایی زۆر جوانیش پێشکەشی دەکات. جامە لە خۆمەوە هەشت بەدە بە فیلمەکە دەدەم شایانی ئەوەیە کە لە سینەماکان ببین ئێستا پەخش دەکرێت لە سینەماکان بەردەوامە لەوانێت تا دووسێ مانتریشلانی کەم لە سینەماکانی کوردستان بەردەوام بێت هیوادارم سەیری بکەن. من سام ئەحمەدم سوپاس.